اما زیادتر لسر و بازار را واسن میوانن مهنا دکتر محمد میران بریاردر انجمن پاراستنا هاورکیا بازرگانی ده همان دمه ده کاک صالح محمد کفرشار کلو پلانه بتایبت برای آمازون بخیر هاتن سپاس با آماده بونا و دکتر باج محمدی دست بکن ج صالحی دست بکن اب کارتونه اینه ویره همی جوان کلو پلانه کو در و دعوت دکتن کارتونه کی قپات کراو وانیه ئێوە کە داوا دەکەن ڕیکلامی ئەوە دەکەن کە نرخەکانی ئەرزانە ڕیکلامی نرخی وا دادەنین کە بەراورد لەگەڵ بازار وەکو لە راپۆرتەکەمان دابینی فەرقەکەی زۆرە ئەمە چۆن بەو نرخانە دەگاتە کوردستان ئێوە چۆن وەردەگرن بەو نرخانە بدایەتی بەناوی خودای ئەمە کە کارتۆنی دەکڕین چەند بابەتە چی هەیە وەکو ناوەکە مەسەن میکس هەیە منزلی هەیە DHL هەیە زۆر شتی میکسەکە هەموو شتە چتێت تو نازانێت چی تێدا بە کەپسی دەیکڕی ئەوەتە دەکڕی هەرچیت بوو دەردەچێ ئەوەیە لەسەر خۆتە یعنی زۆر جارۆ بە کارتۆنی میکسکە کرایتەوە کارتۆنی تکێ دەناودان ئەو کارتۆنی پارچ ئاسنی تێدا بووە یان کاشی ورد کرای تێدا بووە کەلوپەلی تێدا نەبووەواتە کەلوپەلی تێدا بووە بەڵام شتی بە نرخی تێدا نەبووە بە نرخی تێدا نەبووە نرخی زیاترتان پێداوە ئەمە بە کە دەیکڕین بە چیلۆ دەکڕین باشە چلوەکەش هەر ئەوەی سعری خۆی هەیە مەسەلەن سعرەکانی سابت نینە بۆ نمونە ئەم کارتونە کالوپەلی جورا و جووری تێدایە پێڵاوی تێدایە بلوزێکی تێدا کەلوپەلی تێدا ئەمە کیلوی بە چەندتان کڕیوە بەخۆی میکسەکە چلی بە 5,000 دەکڕ کیلو بە 5,000 میکسەکە تقریبان چەند بابەتی لێ دەرچوو جاروێ دیار نییە دەیکەوە مەسەلەن 40 پارچەی تێدا دەبیتن 40 پارچە جاروێ 20 پارچەی تێدایە عسب ئەو کارتۆنی ئەو ماوەدە لە ناویتی باشە نرخەکە چۆن دیاری دەکەن ئەو کات کە تو کیلو بە 5,000 کڕی بێتن نرخەکەی نرخی کارتۆنی ئەمە بۆ شێوازە دیار دەکەین کارتۆنەکە چەندمان پێدا بیتن چەند پارچە دابی تەقسیم دەکەین ئەو جەلێرانە پارچە هەیە مەسەلەن زیاتر دەکاتن لەو سعری ئەوەی دی دکتۆر چیمان هەیە لە هەرێمی کوردستان بوو لە ڕووی یاسایی و لە ڕووی ڕێنمایەکانەوە بوو دیاریکردنی ئەم نرخانە و نەخواردنی مافی بەکاربەر طبعی ئێمە بابەتی مافی پاراستنی بەکاربێکێک لەو بابەتە سەرچیان وەستیارانەیەکەوە لە ئاستی نێودەوڵەتیەوە وای لە وڵاتان کرد وای لە یاسەدانەری وڵاتان کردووەکەوە بتوانانی یاسا و ڕێنمایی پێوەست بەم بابەتە بۆی دابڕژێتەوە لەم نێوەندەش هەموو شەری عێراقی وەکو هەرێمی کوردستانەوە یاسای ژمارەیەکی ساڵی 2002 یاسای پاراستنی بەکاربەر بۆ ئەم بابەتە دەرچواندراوە لەگەڵ ئەوەی کەوا بەشێک لە ئابووریناسان و یاسەدانەران تێبینی ئەوان هەیە کە یاسایەکی گشتگیر نییە بۆیە داوایان کردووە وەکو پرۆژه یاسایەکی تر شاملتر و گشتگرتر دەربکرێتن بۆ ئەوی بتوانێتن زیاتر بۆ ئێستا زیاتر بۆ ئێستا و بە شێوازێکی شاملتر پارێزگاری لە مافی بەکاربەر بکاتنەوە بوو نمونە لەو خاڵی کە ئێستا فراوانتر بووە کاک ساڵح ئاماژەی بە نقطەیەکی کرد خوشی زرەرمەندە لە حاڵاتێکدا کە ئەم کارتونە لە دەرەوە بووی هاتووە کاشی لە ناودا بووە بەس قورساییەک بووە هیچ سوودی نییە ئەو کاشیە بووی لە کاتێکدا چاوەڕێی کەلوپەلی دیکە بووە بۆی بفروشێتن ئێستا ئەو دەتوانین دیفاع لە حەقی خۆی بکاتن لە کاتێکدا لە وڵاتێکی دیکە کارتۆنی بۆ هاتووە یان داوای مافی خۆی بکاتن بەنسبەت ئەم بابەتە دەچێتە قالبی بابەتی تەنزیمی تیجارەی ئەلکترۆنیەوە ڕێخستنی ڕێکلامی بازرگانیەوە ئێمە دەزانین ئێستا بوویتە عرفێکی بازرگانی ئێستا حالیان بۆ نمونە وڵاتی چاینە دەبینین چەندان پیج و مەنەسەی دیجیتالی هەیە بۆ ئەم بابەتە کەوا ئێستا وەکو پسپۆرانی دەروونناسی ئێستا دەڵێن جیلی ئێستا وەکو جێلی زێدە یعنی بە دوای ئەوە ئەگەر لە ڕێگەی پلتفۆرمە دیجیتالیەکان مامەڵەکان و کردن و فرۆشتنی خۆی بکاتنەوە بۆیە ئێستا ئەم سیستەمە کلاسیکەی تێپەڕاندووە کە پێشتر بەخۆی سەردانی بازارەکان دەک مامەڵی کردن و فرۆشتنی دەکرد لە ڕێگەی پیجەکانەوە مامەڵەکان دەسەبەرەکات بە ئاساوی یاسایی دەبینن من بۆ ئەوەی جوابی وەڵامی بەڕێز بدەمەوە مشەرەی عراقی لە ساڵ 2025 ئەم ساڵەکە توانیەتی پرۆژه یاسایەک دەربچینە بۆ ئەم بابەتەوە خۆشبەختانە ئێمە وەکو وەزارەتی بازرگانیەوە بە سەرۆکایەتی بەڕێز بریکاری وەزارت بۆ کاروباری بازرگانی و بەڕێزان ڕاوێژکارانی پسپۆر لەم بابەتەوە پرۆژەیەکی تایبەتمان لەم بوارە خەریکەوە دادەڕێژدارشتی بۆکەینەوە زۆر شاملتر و گشتگرت و فراوانترا و هەموو ئەو بابەتانەی کە ئەم بەڕێزەکە باسی کرد هەمووی تدا شوێنی جێگە ئەبێتەوە بەڕاستیەوە باشە کاک ساڵح
وڵاتی هەیە گازندەی ژبان کەلوپەلان دەکەن هەم ڕیکلامێ بوو دکەن عامەتەن ئەبێت کو ناوی بازاریدا کار دەکەن بەشێک ژوان کەلوپەلێکی نیشان دەتن وەکو دی راپۆرتە هەفکارە مەشەی ماژیدا دیار بوو دێچیتەوە بووی دەچێت بووی ئەو کەلوپەلە دەبینی شتێکی دیکەیە یان لەو کواڵیتیەدا نییە حتا بە 5,000 دیناریش بێ ئەگەر لە بازاردا بە 50,000 دینار بێتن ئەو چاڕێ بوو شتێکی بە کواڵیتی بەرز بگاتێت چونکە پێت وتان مارکەیە و چینی نییە یان چینی ئەسلیە یان ئەوروپیە یان ئەمریکیە ئێوە وەڵامتان بۆ ئەوانە چییە؟ ئەمەە هەمووی مارکەیە ئەگەر مارکەیە بەچی تەکیت کردووە مارکەیە؟ بەخۆی کاکەوار ئەوەی کە لێرە بەناوی ئەمەزۆن دەفرۆشێتن زۆربەی شتەکان ئەمەزۆن نینە ئەمەزۆن نینە ئەمەزۆن نینە یعنی مارکەش نینە بابەتی سینی هەیە سین هەیە مەسەن دەستە ئەوروپای دەستە ئەمریکای باشە ئەوە دەستە قالبی ئەمەزۆنی بەڵام ئەو سینێکە تایبەت لە بۆ عراق دێتن ئەوە ناسە قالبی ئەمەزۆنی زۆر جار شتوانەمان فرۆشتیە ئەمە کە لە لایوی دەفرۆشین یا ئۆنلاین دەفرۆشین دەرین کاکە ئەوە سینیە سینی عراقە سینی عێراقا واتە نە ئەسڵە بڵێ باشە ئەسلی نییە کوالیتی نییە ئەو شتێکە دادەندرێتن بەڵام ئەوەی کە دەستا ئەوروپای دیارە مەسەلەن هەندێک وڵاتوەیە ئەمە بە کارەباکەی دەزانین کە ئەوە سینی باشە بە ئەمێری کارەبایی لە ناو پارچەی بابرین کارەبایی تێدایە لەسەری نووسرایە 110 ڤۆلت باشە بەوەی دەزانین کە ئەو بابەتە ئەوروپیە بۆ نمونە یان ئەڵمانیا یان بەریتانیا ئەوە دەزانین سینەکەیە کوالیتەکەی باشە بەڵام کە عەرزی دەکەین ئەمە دەرێن ئەو سینی ئەوروپایە یان سینی ئەمریکایە ئەویت کەش کە عەرزی دەکەن دێن ئەوە سینی عراقە ئەو شتا هەیە لەکنەمە زۆر جاری شوە مەسەلەن کە لە بۆ کڕیارەکان نردیتمان کابرا تەلەفۆنی کردیە گلەی کردێ گوتی ئەو بابەتە نەبوو کە تو دایت تەمن یان تەلەفۆنی کردێ درێ ئەو بابەتی ئەتو نیشانی مەدا نەفسی بابەتە ئەو شتە هەبووە زۆر زاشتوانە هەبووە لەسەر کاڵای سینی باشە ئێوە پێشی ئەوەی داوا بکەن باشە یان کە دوای داوات کرد چینیە ئەوروپیە یان چینی عێراقیە بۆ عێراقە کە باسیت کرد ناتوان یەکلا بکەنەوە پێشەوەی تێپەڕێت بوو کوردستان بەخۆی بکەنەوە ڕێگەیەک نییە ئەزانکوە کاکاوار ئەو شانەکە ئەمە لە بابرین لە جملەی دەکڕین پێمان دەڵێت چەند بابەتەکی هەیە میکس هەیە DHL هەیە باشە DHLەکە دیارە مەسەن وڵاتەکانی ئەڵمانیا میکسەکە واتە چینی بۆ عێراق و چینی بۆ ئەوروپا هەموو شتێک تێدا میکسەکە باش چینی عراقی تێدا بەڵام DHLەکە لە ڕووی سعری سێ بەرامبەری میکسەکەیە باشە هەر کەپسیشە ناتو نازانێت وەکو ئەلکترۆنات چی تێدا بەڵام پێ دەرێ ئەوە DHL بۆ نمونە بەریتانیا یان ئیتالیان ئەڵمانی ئەو شتانە هەیە بەس میکسەکە ئەتو نازانیت چیە هەموو شتە چی تێدایە دکتۆر باسی خاڵێکی کرد کە بەسەری ئەوان هاتووە کەس هەبووە لی کڕیوە تا گەیشتە دەستی دەڵێتن ئەو نییە کە من داوام کردو یان لەو کواڵیتیەدا نییە دەتوانین چی بکەین بۆ ئەو بەکاربارانە ئەو بەکاربارەیان خۆی چی بکاتن گەڕانەوەی بەنسبەت کاک ساڵح ئەوە چ باسی وی کردوتی باسی میکس و DHL کرد من حەزم تەوزیحێک بم بەنسبەت کە میکسەکە کە بۆ ئەوروپا دروست ئەکرێتن حەس بە پێی ستاندەر و وەصفی ئەوروپی دروست ئەکرێتنەوە حتا گەر میکسیش بێت حتا گە میکسیش بێتنەوە بەڵام ئەو میکسێکە بۆ عراق دێتن نەخێر بەو ستاندەر بۆ وەصفە دروست ناکرێتنەوە DHLەکە دیارە زۆر بابەتەکانی ئەوروپیە بە تایبەتی ئەمەزۆنە اینجا بابەتی ئەمەزۆن هەوە عشوایی نییە یعنی بۆمان ڕەمانکەوە مۆری خۆی پێوەیە کۆمەڵێک وەصف و داتای خۆی هەیە دەگاتە بەر دەستان مۆری پێوەیە ئەمەزۆن آخر هەمووی بە کارتونێکی ڕۆت و قوت و بێ ئەوەیە کارتۆنێک نەخێر تەقلیف کرایە بەرگەچی سادەی پێخسترەیە تاوە هیچ مارکەچی ئەمەزۆنی لەسەر نییە باشە کۆمێت لەسا ئەوەیە کۆمەڵە وەسی تێکن نێوەنجگیریەکن لە مەعبەینی ئەمەزۆن و خەڵکی تر مامەڵاکەنەوە یان دەتوانانی بڵێن بازرگانە و زۆر بازرگانە جملە فرۆشن لە ئەمەزۆنەکردنەوە ئەو بابەتانێک کە مۆدیلی بەسەر چوە زارشتی تعبیەکەنەوە بۆ وڵاتانی شەقل ئەوسەد وڵاتە نامیەکان ڕەوانیەکەنەوە باشە بەم شکلەوە جا ئێستا ساڵ حەوەنە زیاتر تو ئاگاداری چکە لەو بازاڕادا زیاد بوونە وەکو تو فروشیارەکانی ئەو کەلوپەلەنە لە هەرێمی کوردستان تا چەند تقریبا دەبینن زیاد بووە والله دەتانم بڵێم لە ماوەی 4 مانجی سەدا تقریبا 80 زیاد بووە ئەو فرۆشیاری بەناو ئەمەزۆنی باشە ئێوە کە لای بەک دەکەنەوە ڕۆژانە ڕۆژێک بنمونە حساب بکەیت چەند پارچە دەفروشی
بەخۆی بە جۆری کڕیاری بە جۆری کاتەکەش ئەو کاتەکە بوون نەبوو یەک کات ژمێردا کاتەکەی کاتا زێڕینەکانتان نێواکیت کاتێکی زیێڕینتان بخودانەوە کاتە زێڕینەکان لێرانە باسی هەولێر دەکەم نازم شارەکان بەڵام لە هەولێرێ لە سعات 11:30 شەو هەتا چاری بەرەبەیان باشە ئەوە کاتی زێڕینە لە بۆ فرۆشتنی ئەشای ئەوەی کە پێ دەڵم بەناو دو ڕۆژ فروشتنت کرد بێت چەندت فروشتەوە چەند پارچە فروشتەوە تقریبا بەبەستمە خواستەکەی خەڵکیش بزانم وتت فروشارەکان زۆر بوونە ئەزانین کاکەوەر ڕۆژ بۆ مەسەر ئەمە 5 پارچەمان لە لایوی فرۆشتیان بە ماوەی 2 ساعتی ڕۆژ بە ماوەی ساعتە چی تقریبا خوانەی بڕدی کارتۆین لەوە ما فرۆشتیە باشە یعنی تقریبا با برێم دەڕوا لە بۆ 6 پارچەی ئەوتا دکتۆر خواستیش زیاد بووە لە ڕێی ئۆنلاینەوە بەگشتی چونکە کار ئاسانیەکی شاگەر تەنها ئەم بازاڕەنە بەگشتی خەڵکێسە زیاتر لە ڕێی ئۆنلاینەوە داوای شت دەکاتن بۆ ڕێکخستنی ئەمە باسی چەند تێبینیمان کردن باسی چەند گلەیی چەند خەڵکیمان کرد و فروشار و کڕیارە هەمان کاتدا چی دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستان بۆ ڕێکخستنەوەی طبيعي اما بابتك كسبارت ببيجي الكترونيا ودريكلام شتي كبيتن اما اللي بما نتيتن يا سي تايبت معناه بو ركلامي بازرگاني يا سي 2019 درچوا بالتفصيلي بازلم بابتانا كاتنوا هرچندا يا سناسان ديسان ملاحظان لسويه كوا بيناسي شي وردي نكرد وسبارت بكو بيناسي ركلامي بازرگانيوا بلام لما دي حف باسي كدو دلي دبي او ركلامي كدكري بيوستا ڕازگویانە شەفاف ڕون و ڕەوان بێتنەوە بەبێ پێچ و پەنا بێتنەوە چکە ئێمە دەزانین کە دوو تەرەفە تەرەفێک فرۆشیارە تەرەفێک کریارە تەرەفی کریار بوو مقابل پارەی دەداتە فرۆشیارەوە بۆیە ئامانجێتیەوەکەوە کەلوپەل بەرهەمش دەستکەویتنکەوە لانی مادی و معنەوی ئیسفادەی لێ بکات زەرمەند نەبێتەوە ئێمە چێشەکەمان لەوەدایە وەکو باسم کرد ئێمە قانونی حمایی پاراسی بەکاربوونمان هەیە قانونی تەنزیم ڕێکلامی بازرگانیمان هەیە ئەم پرۆژەیە کە ئێستا لە مندستی وەزارەتی بازرگانیە خەریکە بەرەو تەوابوون دەڕواتن بە تەسەوری من وایە هەنگاوێکی زۆر گەورە و ئەرێنیە تەنزیمی هەموو ئەو بابەتانە ئاکاتنەوە چونکە لە مادە و بڕگەکانی و بە درێژی باسی ئەوەی کردو ئەو کەسانێکەوە پێیزدا ئەنێن پێویستە خۆیان تۆمارکەن لە ڕووی ناویسیانی و بانگراوندی بازرگانی ئەوان هەموو تۆمار بکرێتەوە باشەکە تۆمار بکرێن دوکانەکە شوێنێکی دیاریکراوەیان کۆگەیەکە بەڵام ئەمانە لە سوشیال میدیان ساڵحوان و کاوتی زیادیش بووین ئێمە خۆی پیجەکان دەبی ئیجازە وەربگرن لە بڕگەکان باسی کرد دەبێتن ئەو پیجانە لەمە دووە بە تەنزیم دەکرێت ئیجازە لە وەزارەت وەربگرنکەوە سەبارەت بۆ بابەتانێکەوە ڕێکلامی بازرگانی ڕێنمایەکانەوە ئینجا لەوە زیاتر باسی ئەوەشمان کردووە لەم پرۆژەیە پێویست ئەو بەرهەمێکەوە پێشکەشی بەکاربەریە کاتنەوە شوێن و ڕێکەوتی دروستکردنەکەیەوە وەسف و ستاندارەکەی شوێن دەرەیە مکەویناتەکەی چۆن ئەمانە دەبی هەمووی ڕوون کاتەوە و لەوە دەرگایکی گەورە تریشمان کردوتەوە بۆ بەکاربران ئەوەیە توانیمانە هێلێکی گەرمیش دروست بکرێتن هەلم پرۆژەیە بتوانن بە ئاسانی لە بوونی هەر ملاحەزەیەکە تێبینیەکە سکاڵایەک ڕاستەوخۆ وەزارەت ئاگدار بکەنەوە بۆی بتوان ئیزراعات لەگەر ئەو پەیج و ئەو منەساتانە بکەن کاک ساڵح باس لەوت کرد لەوەنە جاری وایە هیچی لێ دەرنەچی خساربی جاری وا دەرچووە کە شتێک بێ چاڕوان نەکرابێ زۆر بە بەهاوێ نەشی بە بەها بوتان دانانێن بۆ کوردستان دانانێن و عێراق دانانێن طبعا ئەو کارتۆنانە کاکاوەر کە دەگاتە دەستی ما چەند دەستێکی کردیە هەر دەستی دەکاتن کارتۆن دەکرێتەوە هەر دەستی دەکات لە چینەوە بێ لە چینەوە نایەتن لە دووبەی دێتن لە دووبەی دەکرێتەوە لە دووبەی میکس دەکرێت بەڵێ دەکرێتەوە هەتا دەگاتە دەستی ما وەکو ئەمە کە دەیکڕین دەست دەکاتن هەر دەستی دەکرێتەوە ئەو جار بابەتی شتێکی ناو دەردێتن گرانترینی بە چەندتان فروشتووەتە ئێستا گیرانترینی لە بابرن ئۆنلاینی من نا بەڵام لە ئۆنلاینی تکە هەبووە تا تقریبان 7 وەرەقی ڕۆیشتیە ئەی لە ئۆنلاینی خۆت لە ئۆنلاینی منە مشتیەوە بە قیمەتم نەبووە نەبووە شانست هەر تا تقریبان 100,000شی شتی نایاسایی و ڕێگە پێ نەدرا و دەربچێتن لەناو کارتونەدا زۆر جار تێدا بەڵێ ئێستا لە کارتونی من بابەتی ئەو شتانێک تێدا بووە چی لێ دەکەن ئەم تەسلیمی لایانی پەیوەنددار دەکەم باشە چاودێری هەیە بۆ ئەوەی ئەو کەلوپەلەن لە بەکانتاندا ڕیکلامی بوو ناکەن لەسەر قسەی دکتۆری کە خۆت دەبی خۆماتۆمارکە ئێستا ئەمن لە لایانی چی پەیوەنددار ئەمن تۆمار کرایمە یعنی کەشتی قەدەغە ناوی بە هیچ ناشی بفرۆشم و چاودێریشم لەسەرە ئەگەر بیفرۆشم
ئەوان دەتوان ینی کێ لەکوێ خۆتومارت کردووە و چاودێرە بەسەرتان وەکو ئابرێن بە لایانی ئاسایشەوە کاتە چاودێری لەسەرەوە هەیە هەموو شتێکش ناتوانین ڕیکلامی بکەن ناتوان باشەوەکو ئەمە پێش لەوە هە یاسای فراوانەکە باست کرد دەربچێتن دکتۆر ئێستا خەریکە عێراق ببێتە ئەندامی ڕێکخراوی بازرگانی جیهانی ئەگەر بوو بۆ عێراق و هەرێمی کوردستان بۆ ڕێکخستنی تەواوی ئەو بازاڕان ناوپاراستنی مافی بەکاربەر و بازرگانانیش فروشیارانیش چی گۆڕانکاریەک ڕوو دەداتن؟ طبیعی یەکێکە لە هەرە هەنگاوە گەورەکانەوە ئێمە لە بیرمان نەچێتن عێراق لا هزار تا ئێستا خۆی لای نەکردوێتەوە قاچێکی لە سیستەمی ئیشتراکی و قاچێکی لە سەرمایەداریەوە بۆیە بەڵێ اقتصادیەکان قسێکی جوانیان هەیە دەڵێن ئەم سیستەمی سەر لێ شێواوە مختەڵەتە بۆیە دەبێت دام بۆ دابنێتنکەوە زەمان گۆڕدراوە سەردەمەکە وەکو باقی وڵاتانی ترەوە بچێتە ناو ڕێکخراوی بازرگانی جیهانی WTO-ەوە ڕێکخراوی بازرگانی WTO بەردەوام تەشجیع لەوە دەکاتنەوە کەوا دەبێتن ئەندامەکان و عضو مراقیبش کە عێراق ئێستا حالەن عضو مراقیبە ئەندامی چاودێرە چکە نەبووتە ئەندام دەبێت ئەو بڕگە و مادانە جێبەجێ بکەکەوە ئەم ڕێکخراوە دایناوە بە تایبەتی لە دوو خاڵی سەرچیە لەوانە کەوا مافی خاوەنددارێتی هیزری ڕێز لە ڕێکەوتنامی تریپس بژرێتنەوە بە تایبەتی ئەو کاڵا و بەرهەمانەی کەوا لە ئاستی براندن ئەوانە دەبێتن مافیان پارێزراو بێتنەوە ئەوە لە لای ترەوە زۆر تاکید لەوە دەکاتەوە دەبێت ئەو قیود و ئەو کۆتوبەندانە کەم بکرێنەوە کەوا هاندانن بۆ پلتفۆرمە دیجیتالیەکانەوە ئەمەش جێگای خۆیەتی و عێراق ئەمە لە بەچاو بگرێت و پەرەی پێ بداتنەوە. باشە زۆر سپاس دکتۆر محەممەد علی بڕیاردەرێ ئەنجومەنە پاراستنە کێبڕکەیە بازرگانی سپاس بە ئامادەبوونەوە ماندوو نەبن سپاس بۆی وەشکاک ساڵح محەممەد فروشیاری کەلوپەلبەڕێی ئۆنلاینەوە سپاس بە ئامادەبوونتان ماندوو نەبن.